بەرنامەی ترافیکەم جارە باس لە سیستم و شێوازی کارکردنی بەڕێوەبەراتی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری ئەکات و هەندێک جاریش قەرەباڵغ دەبێت و هۆکاری جەنجاڵی ئەو بەڕێوەبەراتیەش نیشانەدات. ترافیک بەدەداچن بۆ هەنگاوە ناکات کە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ناویانە بۆ چارەسەرکردنی کێشەکان و کاراسانی بۆ هاوڵاتیان و نەمانی ڕۆتینات و زوو ڕایکردنی کاروباری هاوڵاتیان. دەمانەوێت بزانین ئەو هەنگاوە خزمەت گوزاریانە چی کاریگەریەکیان لەسەر تاقیکردنەوەکان و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و شێوازی مۆڵەت دەرهێنان و نوێکردنەوە دروست کردووە. ئەو هەنگاوەش دەگوترێت ئەرکی سەرشانی هاوڵاتیانی ئاسان کردووە وەک سیستمێکی پێشکەوتوو هەموو تاقیکردنەوە و ڕێکارەکانی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەت لە ناو یەک بەڕێوەبەراتیان جامەدرێت کامەش هەنگاوێکی گرنگی وەزارەتی ناوخۆیە بۆ ئەوەی هاوڵاتیان لە کەمترین کات و بە باشترین شێوە بتوانن سوود لەو خزمەت گوزاریانە وەربگرن. ترافیک هاوکات باس لە هۆکاری جەنجاڵی لە چەند بەشێکی و بەڕێوەبەراتیە کاتۆ ڕێگە چارەشە خاتەڕوو. سەبارەت بەو بابەتەش بەڕێوەبەری کاتی بەشی مۆڵەت لە هاتوچۆی هەولێر بە شێوەیەکی مەیدانی هۆکارەکان باسەکات و هەنگاوەکانی حکوومەتیش بۆ خزمەتکردنی هاوڵاتیان باسەکات. سەبارەت بە پشکنینی چاو وەکو جەنابتان ئاشکرایە ئەو شاشەیە ئەو خەوەرەتی هەوڵەتە نەخربوونەوە کەەوە ئیزدحامە زۆر دەبینی ئەوە پشکنینی چاوە. کێشەیەکمان لە پشکنینی چاوێکی لێژنە هەیە. ئێمە چەندین زار داوامان کردەوە ئەگە لێژنەکان زیاد بکرێتە 2 لێژنە یاخود 3 لێژنە ئەو ئیزدحامە نامینێتن. ئەگەر سەیرێکی بکەی ئەوە بەشی مۆڵەت پێدانی علامات میکانیکە ئیزدحام هیچ ئیزدحام نیە دەبەرەوەی ئیشەکان سریع دەڕواتن. ئەگەر سەیرێکی بکەی ئەوە شوێنی ترایەکانی ڕەمپەیە چۆلە هیچ ئیزدحامەشی سەر دروست نەبووە. هەرچی لە پشکنینی چاوە ئەگەم لە حەزب بکەی پشکنینی چاو ئەوش چەندین زار داوامان کرد و ئێستا ئاماژەم پێ کرد لێژنەکان زیادکەن بکەنە 2 لێژنە 3 لێژنە دکتۆرەکانیان 2 دکتۆرن لەگەر سکرتێرەشی داوا دەکەین بکتە 4 دکتۆر لەگەر 2 سکرتێر ئەو کاتی دەبێت 2 لێژنە شوێنما هەیە دەتەنین شوێنیان بۆ دابین بکەین شوێنێکی خاصن بۆ دابین بکەین تەنها بۆ پشکنینی چاو داوا دەکەین لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کەەوە چاو بەکارەکانی دابخشێنەوە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانمان. فرم قربان ايش مال لا لا هيران نازلين مال اي باش لو كتزني شنو عندنا هنا هيرا شويني تماري زانياريا تخافون كقربان عفوا لا شغل ئەو هاوڵاتیە پریتی خۆی وەگرتیە ساوەڕە دەکاتن ژمارەکەی لە شاشەکەی ئەلکترۆنەکەی پێشان داتن کە گوێ لە زەنگ بوو دەچی لە شوێنی خۆی تۆماری زانیاریەکەی تۆمار دەکات و بۆ وەرگرتنی مۆڵەتەکەی فەرموڕێزی. ئەگەر سیر بکەن نزیکەی 10 کارمەندی هاتوچۆ لە خزمەت هاوڵاتیاندان بۆ ڕایکردنی کارەکانیان بە شێوەیەکی سیستماتیکی بە شێوەیەکی زۆر ڕێک و منەظەم کە ئەوەش یەکی لە دەستکەوتەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە و دەستخۆشی تایبەت لە جەنابی بەڕێز بەڕێوەبەری هاوچەی هەولێر کەەوە لە نزیکەوە خۆی ئاگاداری کارەکانمانە و خۆی سەرپەرشتی کارەکان دەکات جەنابیان لە هەموو کاتێک هەر کارێکمان پێویست بێ جەنابیان لە خزمەتمان ڕاوەستا بەڕاستی تەقسیری بۆ نەکردوین و وەزارەتی ناوەخۆش لە هەر کارێک کە داوامان کردووە بۆمان بکرێت بۆ ئاسانکاری هاوڵاتیان
هاوکارمان بوون و دەستباریان گرتوین. حاز بخير وتساعد. كاتي مشماني بيني لدكتور إيش ساخت فيها؟ إيش نساخ؟ لكن معاني يوه هنا حبر سربوا. لا والله لكن معاني بخوا. لكن محامية. عندنا كل مش. ما حازب. أتو فيهاش بالثمانية حزناك ما عندي كين. بس أوزع لك خد أصلي تهر دايلك وفرفر ما قالش حكومة هرم. مفروض تأخذ أصلي ببي. باش برزم. حزناك ما عندي كم غير مال داتن. خير ما حاز. صح. دوای ڕەزامەندی و بەشە لەسەر مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت هەنگاوەکان دەست پێکات. ئەو هەنگاوانەش لەلایەن کارمەند و ئەفسەرانی هاتوچۆ کە ڕاهێنراون لەسەر ئەم سیسمە ئەنجام دەدرێت. ڕۆژانە نزیکەی 1000 کەس سەردانی و بەڕێوەبەرایەتیاکەن بۆ دەرهێنانی مۆڵەت و نوێکردنەوە و ئەنجامدانی تاقیکردنەوەکان. ئەو هەوڵەتێکە هاتن سەردانیان کردین لێ بە شێوێکی سیستماتیکی پلیتێکراتێکی چاوەڕە دەکاتن لەو شاشانە ئەو کارمەندی خۆمان زەنجی و ئاگادارکردن بۆ لێ داتن ئەو هەوڵەتێکە چای بە ڕقەمی خۆی کرد لێ سەردانی ئەو کارمەندە دەکاتن بۆ داخلکردن لە معلوماتی خۆی و زایدان نووسینی سڕی ترای ڕەمپە یاخود ڕقەم باشتر. دەچینە بەشی پشکنینی چاو کە سەر بە تەندروستی هەولێرە. لێرە پزیشک و لیژنەکانی پزیشکی ڕۆژانە زیاتر لە 300 کەس دەبین و پشکنینیان بۆ دەکەن و بەرپرسیارەتێکی گەورەیان لە ئەستۆیە. ئەوە دکتۆر بەڕێزەکانن پشکنینی چاو ئەنجام دەدەن بۆ هاوڵاتیان. تەبیعی ئەگەر سیر بکەن دوو دکتۆری بەڕێز دانیشتن بەڵام بە حکمی خەڵکی پێ زۆرە داوامان کردێتەوە لیژنەکان زیاد بکرێتن بتە دوو لیژنە هەتا ئیشەکەخانی خەڵکی زیاتر ڕال بکرێتن. برز محاولة هنا. والله من هاتم تا إنجاز كم تصميم كردو سراي فورم كلهم هات. تكتب ما تكتب بليت. نابز أخنا نما زين دك دبر دك زي غلط بليلة دابن جو لو حقبي هركش كاز جو سراي تكتب هو دبري. أو دو فورم. يعني أشتا دوشتي. يعني استحالة نقول قليت أنا هي فحص ساو. فحص ساو. قليك ثاني شو قليك أويا أوان إشخام مسؤول الآن هي ما كان باش راس. إنه كان مثلا دكة كلية من أول جرني بدك تفعل شيء بروز اللي أفهم كأنه خو إيش كان باش ضروري. إيه ما لا تاركاني خمان بيانيان فيش ساعات هشت كاربون يكون بليدي كارات الشيشي شو حسب استيعابي كوالجنة بشكني لا بقول لجنة بشكني عفوا كوالجنة بشكني يك لجنة يعني هي إيه ما داوما كده كوالجنة كان زاد بكده بكرة تدو لجنة ياخو سي لجنة أجر هاتو دو لجنة سي لجنة بك احتمال كاري تو أتو ساعات نوبة سران هاتو هولر كباش مولد احتمال ساعدوني لفحصاو طالب أو نخرج كذا يعني شنو هو ساعات ده هيك نعمل نتو هيك نعمل أكيد نعمل والله مخرجوش زاد بيش بخدمة كردن هي باش كذا إيش كان سوون درواتن؟ إيش كان زوانا؟ سلام عليكم. سلامات يا رب. برنامج هي لقل جنابي برئيس بربري هاتشي هولير بهمانجي لقل وزارتي تندرستي كوا بشكني نساء وزياد كم براستي يقل لجنة احتمال يقل لجنة يستعبون دخل كناكاتن دعوة كم كرت دو لجنة شو هناك شو بسوكا شو نشدابين دكين لبول لجنة يشتر كوا زاتر خدمتي هولاتي أمكين. السلام عليكم.
دەستان خۆش دەستان خۆش ئینشاءڵڵا لەو دەکەنە بەرامە کارمان ئینشاءڵڵا. چەند هەڵتان بەڕێکی لەوڕەکە؟ 350 یعنی ئێستا حالێن ئەوە یعنی ئێستاوە سەعات دەیە 350 کەستان بەڕێکرد لە فەحس چاو شمارەوانی مارێکتۆ تقریبا لە بەچێ فۆرم وەشتە سێدی تیکت نەمایە تیکت هەرەوەندی بێرادەکەی فاسی چاویە 10 ساعت بەڵێ ئەگەر سیر بکەی ئەو ئیزدحامێکە ئەو جەنجاڵێکە لێرە هەیە هۆکارەکەی ڕاستی یەک لێژنەی پشکنینی چاوە داواما کردوکەوە چەندین جار داواما کردو لێژنەی پشکنینی چاوە زیاد بکرێتن بە خاتری ئەو هەوڵەتیانە کارەکانیان زوو ڕایل بکرێتن چکە ڕۆژانە ئەو ئەوانەیە کەەوە پشکنینی چاو دەکەن ئەو کارمەند و دکتۆرەکان دەتوانن 300 بۆ 350 بۆ 400 کەس بەڕێکەن بەڕێی پاش سعات یەک وەزمێشکە هەیە پشکنینەشکە هەیە پشکنینەکەش ئێوارانە ئەوش بە 15,000 دیارە ئێمە داوامان کردووە ئەو لێژنێشتر زیاد بکەن بکەنە بەیانیان بە ئەوەکو ڕسوماتێکی کەمەوە ڕێژێتن دەمانێت ئەوەی کەەوە باری قورسێ لە بە هەوڵەتیان لای بین. یەکێکی تر لە گۆڕانکاریەکان سیستمی مۆڵەتی ئەلکترۆنیە. ئەو سیستمە لە سەردەستی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە کار. ئەو هەنگاوەش حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەوە خزمەتێکی گەورە بوو. بەهۆی سەرکەوتن و جوانی پرۆژەکە ژمارێکی زۆر ڕویان لە نوێکردنەوەی مۆڵەتەکانیان کرد. بەمەش هەندێک جار لە کاتە جیاجیەکان جەنجاڵی دروست دەبێت. هەموو سیستم و سوود و گونیجەکانی لەگەڵ ئەفسەرێکی پۆلیسیات و چۆخەی نەڕۆ. ئەلێرەما هەر هاوڵاتێک بێتن بەیانیان لیژنەی پشکنینمان هەیە زیاتر قەربارەغە زۆر بەیانەکەی دێن هاوڵاتێکی زۆر سەردارمان دەکاتن لە پشکنینی چاو ئەلێرەما دەکن دەرکە فۆرمەکانیان لێ ئینجازەکانیان لێ دەستین و فۆرمیان لۆ پڕ دەکەینەوە و تکتیان دەدەینەوەی پشکنینی چاو هەر هاوڵاتێک دێتەوە کە پشکنینەکەی چاوی کە دێتەوە لای مەختمەکەی لۆ لێ دێنێنە زۆری لێ نوی دەکەینەوە کە لێرە دێ لێرەمە پێشمان بێگرسمێ لە بۆ پشکنینی چاو کە فاسی چاوەکەی کرد ئەو کاتی دەستە بینای پێش و ئینجازەکەی نو دەکاتەوە زۆر جار هاوڵاتی شەیە دێتن دەرێ پشکنینی چاو یان نمایە یان کەسەکە بەخۆی تاخی دێتن پێڕان ناگاتن بە پشکنینی چاوەکەی زۆر جاری شێم دەگەڕێتەوە مەسەلەن قەربارەخی و ئیزدعامیەکی زۆر ئێستا هاوڵاتێکی زۆر چونکە ڕووی لە بەڕێبەرایەتێکەمان کردیا لەوە پشکنینی چاو دوو پشکنینمانەیە پشکنینێکمانەیە ئەوانەی ئینجازی نوی دەکەنەوە پشکنینەشکەمانەیە ئەوانەی تازە ئیسماری وەردەگرن لۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری ئەزە ئەوانەی ئێستا کە بەهۆی ئیزدعامێک دروست بووە بەهۆی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری زۆر خەرکە ڕووی تێکردیا دێتە ئێرە بەڵام ئەلێرە پشکنینی چاویان دەکەین ڕۆژێ بە ڕۆژی لە هاوڵاتیان دەکەین باشێوێکی ئاسانکاریەکی باشیان لۆ دەکەین هەکەوە هاوڵاتی هاتیە لۆ ئینجازە نوێکردنەوەی گلەیەوەی دەکاتن دەرێ لیژنەی پزیشکی نمایە ئەلێکنەمامە فۆرمەکەی دەدەین کێشەمانیە وەکو بەڕێبەراتی هاتوێ ئەوەکەیت کە لیژنەی پزیشکیش ڕقەمەکی معدودی هەیە بە 330 تا 350 نەفەر ڕۆژانە بەڕێ دەکاتن زیاتر لەو توانایان هەر ئەوەندە هەیە بەڕێ بکەن هاوڵاتیان گلەیەوەی دەکەن لیژنەی پزیشکی زیاد بکرێ بتە دوی لیژنە لۆ ئەوەی هەر هاوڵاتێک بێ ئینجازەکەی خۆی نوکاتەوە پێ ڕابکە و کێشەی نەبیتن و ئەگەر ببتە دوو لیژنەش هاوڵاتێکی زیاتر بەڕێ دەکرێتن و کێشەکە نامینێتن لە ئیزدعامی و قەرەبارەغی و ئەو ڕۆتینیاتان نامین هەر هاوڵاتێک بێتن دەتوانی ئینجازەکەی خۆی لە کات ساتی خۆی بێتن دەتوانی فاسی چاوەکەی لیژنە پزیشکەکەی خۆی بکاتن بەڵام بە یەک لیژنە ئێستاکە هەر ئەوەندە لە توانایاندا هەیە فاسی چاوەکەیان بکەن
لێرە بە سیستمێکی نوێ تاقیکردنەوەی شۆفێری کە پێی دەگوترێت سیستمی کۆری بە پێ ئەو سیستمە ئەو کەسەی دێت بۆ دەرهێنانی مۆڵەت دەبێت چەند هەنگاوێکەیە جێبەجێ بکات و مەرجەکانی دەرهێنانی مۆڵەتیش بیگرێتەوە و تەواوی کاراسانیشی بۆ دەکرێت. ئەمڕۆکە ئەو هاوڵەتین کە سەردانیان کردین نزیکەی 100 کەس لە ڕقم 8 و نزیکەی 400 کەسێکی لە هاوڵەتی لە ڕەمپەی ترای ئێڵیان هەبووە ترای ڕەمپەیان هەبووە نزیکەی دەکاتە 500 کەس 500 هاوڵاتی ئەو ئێستا حالیان سەعات 12:05 کەس نمایە تەنها ئەو دوو هاوڵاتیمانە لەناو گەراجی ڕەمپە. ئەوەش لە یەک لە کارەکانی حکوومەتی هەرێمەکو باسم کرد ئاماژەم پێکردکەوە ئاسانکاری کردین لە بۆ خەرچی و لە ڕێگەی سیستەم و بەرامەجی داڕێژراو لە بۆ هاوڵاتیان خزمەتیان بکەین کە ئەنجامەکەی دەبینن سەعات 12 تەنها ئەو دوو هاوڵاتیە لەناو گەراجە ڕەمپە ماون. مقدم شمال ئەوڕۆکە چەند هاوڵەتی هاتن خزمەتان کردوون؟ سید ڕۆژانە 400 نەفەرمان بەس ڕەمپە هەیە. 400 نەفەر بەس ڕەمپە. 12 کەسمان نەمایە 12:05 کەس دەستان خۆش بی. ئەدی خۆ ڕقم 8 ڕقم 8 200 نەفەرە وشتەوە 200 نەفەر زۆر باشە 200 نەفەر بەس ترامان هەیە ڕەمپۆ ڕقم ئەم گوت احتمال 150 و 200 بەس دیارە زۆرە 400 بە 200 600 نەفەر بەس ترایە. ئێستا وەرە سەعات 12 ئەو 12:05 دەستان خۆش بین کەس نەما هەوڵەتی هەموو تەواو بووە شەکەم مەزبوطی دەبات دەستان خۆش بی. ئێمە وەکو ئەفسەر و کارمەندان لە بەشی مۆڵەتی هەولێر ڕۆژانە 400 کەس سەردانی ڕەمپۆ ڕقم 8 دەکا. ڕەمپە 400 نەفەرمانەیە ڕقم 8 200مانێ 600 نەفەر بەس بۆ ترای دێتن لە کورد دێ لە عەرەب دێ لە بیانی دێتن ڕۆژانە پێشوازیان لێ دەکەین بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو خەڵکەی دێ کە دێت ترسی هەیە ئێمە ڕێنماییان دەکەین کە ترسەکەی نەمینێتون و شێوازی نوێ سیستەمی نوێ دەست بە کارەکانی خۆی دەکاتون و ڕۆژانە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک کارەکانی خۆمان دەکەین. لا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێریش بەڕێوەبەری گشتی تەندروستی و شارە باس لە هەوڵەکان و ڕۆڵی لیژنەکانەکات. بەخۆی ئەگەر لۆ چەند ساڵ پێشێستا بگەڕێنەوە تەماشا بکەین لیژنەکانی پزیشکی بە تایبەتی لە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەشی مۆڵەت پێشتر لە لیژنە پزیشکیەکان دەکرا کە هیلال ئەحمەر مەشهورە لێ لە گەڕەکی سێتاقان دەکرا ئەلەوێ قەرەباڵغێکی زۆر هەبوو خەڵکەکەش جگە لەوەی قەرەباڵغێکی زۆر هەبوو و هاتوچووەکی زەحمەت بوو لە بۆوان دەبایە سەردانی ئەو شوێنە بکەن و لەوێ فەحسەکە بکەن و بە سەراحەتیش ئەو کاتی زۆری بە ئەوراق بوو ینی بە دیجیتال نەبوو بە ئەلکترۆنی نەبوو و دەبا ئەو جەبڕۆن سەردانی بەشی مۆڵەت بکەن لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ. دوای ئەوەی ئێمە دیراسەکی زۆرمان کرد ئێمە پێش ڕۆژێک لیژنەیەکی تایبەتمان نرد سەردانی بەشی مۆڵەتی کرد لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئێمە بڕیارماندا ئێستا لیژنەیەک ئیزافە بکەین لێ زیاد بکرێتن لە بۆی ئەو قەرەباڵغی و یان ئەو لۆدەی کەوا لەسەر بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەشی مۆڵەت هەیە کەم بکرێتەوە تەوزیع بکرێتن لەسەر لیژنەکان کارەکان زۆر بە باشی ڕۆیشتە و پشکنینەکان لێ ئەنجام دەدرێتن. ئێمە لیژنەکانمان بە 2 شەف داوام دەکەن 8 بەیانی تاوەکو 1 ئەوەکەی تریژ 1 تاوەکو 3 دوای نیوەڕۆ. خۆ ئێمە یەک لە هۆکارە سەرەکیەکانی گواستنەوەی ئەو شوێنە بە سەراحەت ئەمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ڕاستپاردە و فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسعود بارزانی ئەوەیە کەوا ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێتن زۆربەی کارەکان بە ئەلکترۆنی کردیە ئەوە وای کرد ئەمە زیاتر بیر لەوە بکەینەوە ئەو خەڵکە ئەزیەتەکە کەمتر بچێشیتن چونکە ئێستا ئەو ئەزیەتیانە و ئەو زەحمەتیانە هەمووی کەم کرایتەوە زۆر بە ئاسانی کە بڕیار دەدا مۆڵەت نوێکاتەوە یاخود مۆڵەتی نوێکە دەردەینە ناو کەسانە پێویست ناکا بستای شوێنێکی تر یەکسەر دەستە بەشی مۆڵەت لەوێ ڕادەست بە کارەکانی دەکا فۆرمەکەی و ئێستا کە ئەو سیستەمەی کە دانرایە لە بۆ پشکنینەکە و لەگەڵ دەرکردنی مۆڵەتەکەیان نوێکردنەوەی یەک سیستەمە
بە ئەلکترۆنیش کرایە وا کرایە کار ئاسانی بکرێت لە بۆ خەڵکەکە سڕی ئەوەندە ناگرن بە سەراحەت و تەنانەت ینی سڕە بڕیچی تێدانە ئێستاکە بە شێوەی کارت ڕقم وەردەگریتن تاوەکو ڕقامەکەی خۆی دێتن ئەو پزیشکانە لەوێندەر بەبێ ئەوەی لۆ دەسە پزیشکەکانیش دروستبی بەڕاستی ئەوش هۆکارێک بوو ینی زۆر زار هەیە لە لیژنەکان کە لۆدیان زۆر لەسرە خەڵکەکی زۆر لە دەرەوە چاوەڕوان دەکات دەبی دوو سێ پێکەوە بێژوورەوە ئەو کاتە لەوانەیە پشکنینەکەش بە تەواوی نەدەکرا لە ماوەی ڕابردوو بەڵام ئەوە ساڵێک زیاترێک کە چوویتە بەشی مۆڵەت هەر کەسە کە دەستە ژۆرێ پزیشکەکەش زیاتر ئێحتیمامی پێدەدا پشکنینەکەشی باشتر بۆ دەکرێتن هەڵەش کەمتر ڕوو دەدات.